خاڵی 15 هەڕەشەی زیندان و کوشتن کە ئەبینن ئەو هەموو شێوازی مەحرومکردن و تین و فشار و هەڕەشە و گوڕەشەی خۆیان و چەسانەوەی کەسوکار و پاکردنەوەی دەوروبەریان و ڕوتەڵکردنیان و حەشاردان و یان پەراوێزکردن و ئەمانە کاریگەری لەسەر مسلمانان و بانگەوازەکە نابێ ئەجا بێ شەرم و ترس هەڕەشەی زیندانکردن و کوشتنمان لێک خی گەورە دەرهەق بە هەڵوێستی ڕقنی کافرەکان بەرامبەر بە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام و بەرامبەر بە بانگەوازەکەی فەرمێ وقال الذين كفروا لرسلهم لنخرجنكم من أرضنا أو لتعودن في ملتنا سيدي أمهم اللامة وأمنوني توكيدانا أمهم قسمة أمهم توكيد كرنو جخت لي كرنوي أواني باوريان هنا ببيغمبرن الراوكاني خويانوت كبويان تشوبون ئەگەر وا بڕوا ئێمە حتمما لە شار دەرتانەکەین ناهێڵین چیتر لەناو ئەو خەڵکیا بن و بانگەوازەکەتان بەردەوام بێت یانە بێ بگەڕێنەوە سەر دابوونەریتی قەومەکەی خۆتە یعنی لنخرجنكم من أرضنا كوابو أرزيكي ترهيك دار الإسلامك أو لتعودون في ملتنا پیاوان و سیستم و دابوونەریت و دید و هەڵوێستی میلەتی ئێمە یان لە بەرامبەریشە حتمما پیاوانێکی تری مسلمان هەن و بەرەیەکی تری ئیمانداری هەیە کە خاوەنی دید و تێڕوانین و پێناسە و هەڵوێست و بانگەشە و بانگەواز و قیەم و ڕەفتار و ڕەوشت و ڕێسای خێزان و ئەو کولتورانەی تر